سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی نوێ لە ناحی خورماڵەوە لەگەڵتانە بم. بابەتی ئەم جارەمان قسە لەسەرەوەکەین بزانین بۆچی ڕێژەی تاوان لە کۆمەڵگەی کوردی ئێستا بەرز بۆتەوە. بەداخەوە زوو لە هەواڵ و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بینین کە تاوانی زۆر قێزەون، تاوانی زۆر گەورە ئەنجام دەدرێت و نەبوونی لێپرسینەوەیکی تەواو یاخود نەبوونی سزادانی ئەو تاوانبارانە بزانین تا چەند هۆکار بۆ ئەوی ڕێژەی تاوان لە کۆمەڵگەی کوردیا بەرز بێتەوە. ئەمان و چەند پرسیارێکتر لە هاوڵاتیانی ناحەی خورماڵەکەن ئێوەش بینەرمان بێت. ئێستا خەڵک تاوان زۆر ئەنجامەدا یاخود جاران؟ وەڵڵا ئیسێ ئێستا زۆرترە؟ ئەرێوەڵڵا. بۆچی خەڵکی ئێستا تاوانەکە؟ بۆچی جاران نەیانەکرد؟ جاران خۆڵ فەقیر بوو، ئیسلام بوو، ئیسە خۆڵ خراپە لەخوا ناترسێەوە ئەوەیە تەوا. واتە پێت وایە دوورکەوتنەوە لە ئیسلام وای کردو خەڵکەمەوە تاوانە؟ معلوم وایە ئێنا بۆچی وایە ئەوسا بۆ وا نەبوو. باشە ئێستا ئەو هەموو خەڵکە بینین با بڵێن خەڵکێکی زۆر تاوانەکە، خەڵکە کوژێ دزیەکە. جاران خەڵک بۆ ئەم تاوانە خراپانەی ئەنجام نەدا؟ برا جاران حکم بوو کابرا نەیتوانی کەس بکوژێ، کابرا کەس ئەیان کوشتۆ. ئیسە کەس گوێ نادا کابرا هەچیەکە دەڕژ حکمیان و بەریان و تەواو. یعنی یاسا نەبوون یاسا وای کردو خەڵک ئەی وایە ئەگە چوار کەس ئەعدام بکرێ خۆڵ ناوێرەوە بکە. ینی بەڕای تۆ ئێستا کەسێک کە کاتێک کەسێکە کوژێ دوای مودەیەک لە بازاڕە ببینرێ خەڵک چاو لەوەکەن دوو تاوانەکە دووبارەکەنەوە هەقیەوەی گوچ بیکوژی تەواو. ئەی وەڵڵا ئەیچی ئێران هەر کەسە کوژێ گوچ نایکوژنەوە. باشە ینی ئێستا بەڕای تۆ ئەگەر کەناڵەکانی ڕاگەیاندن بەو شێوازە ئێستا نەبوونایە تاوان چۆنترە بوو؟ یان بەڕای تۆ کەناڵەکانمان تەلەڤیزیۆنەکانمان تاسیریان هەبوو لەسەرەوەی تاوان لە ئێستاە زیاتر بێ بەراورد بەجاران؟ دێوایە ڕاستە هەیە ئەرێ وەڵڵا هەیە برا ئەیچی ئێستا تاوان زۆرتر؟ ئەرێ وەڵڵا خۆ هەموو کەسە زانەیتە زۆرە برا. چی بکەین باش؟ حەج دەسەڵاتێکمان هەیە چی بگەین حیجە مەگەر بۆ ئێم تاوانە نەکەم بێتەوە. بۆ نمونە پەروەردەمان خێزانمان هەرکەس ئیسلام بێ ڕوو بکاتە خوا بپرسێ و لەخوا بترسێ هیچ خراپە نەکە تاوان کەمە بێتەوە ناکە بیگا هەر وایە و تەواو. واتە پێت وایە پابەندبوون بە ئیسلامەوە ڕێژەی تاوان دابەزێنێت؟ ئەرێ وەڵڵا ئێ معلوم هەرکەس ئیسلام بە شتی خراپ ناکە برا، هەرکەس ئیسلام بێ نەوەڵڵا شتی خراپ ناکە. قسە لەسەرەوەکەین بزانین بۆچی ڕێژەی تاوان لە کۆمەڵگەی کوردی ئێستا بەرز بۆتەوە. لەبەرەوەی یاسا سەروەر نیە. پیاوەتی چینایەتی دوورکەوتنەوەی لە پەیامەکەی پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم. گەورەترین سەبەبی زۆربوونی کۆمەلگایە خەڵکی لە کۆمەلگای، ینی تۆ ئەگەر سەی ساڵەکانی نەوەتگەی ئەم منتیقەیە هەر شوێنێکی تریا ناوشاری سلێمانی بەخەت ئێسیتیان نەبوو. ئێستا زەلامە دەوێت تاوانیەکە ئەڕاستی ژینەکە بەیانجی بەربەریە دەچێت بۆ گیانی خەڵک. جاران حکم بوو کابرا نەیتوانی کەس بکوژێ، کابرا کەس ئەیان کوشتۆ. ئیسە کەس گوێ نادا کابرا هەچیەکە دەڕژ حکمیان و بەریان و تەواو. ئێوەگلان لە عورفە کۆمەڵایەتیەکان بە شێوەی خێڵەکی ئەوە زۆر تەئسیری کردووە سەر ئاسی ڕۆشنبیری خەڵک. لە 100% هۆکارەکەی ئەوەیە کە دوورەکەویتۆ لە دین. ئەیکاتژنەوە 10 ڕۆژ 15 ڕۆژ تا و بەڕی زۆر تا 3 مانگە لە بە کەفالەتێ بە پارەیە بە شتێ بەرەدا نەجاتێ. بەڕای تۆ بەرزبوونەوەی ڕێژەی تاوان لە ئێستاە هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ تاوان زۆر هۆکاری هەیە، ینی ناتوانانی ڕابتیکەیتەوە بە یەک بابەتەوە بە یەک شتۆ. کۆمەڵی سەبەب هەیە، سەبەبی یەکەم گەورەترین سەبەبی زۆربوونی کۆمەلگایە خەڵکی لە کۆمەلگای، ینی تۆ ئەگەر سەی ساڵەکانی نەوەتگەی ئەم منتیقەیە هەر شوێنێکی تریا ناوشاری سلێمانی بەخەت ئێسیتیان نەبوو. سێرەکەی ڕێژەی دانیشتوان لە سلێمانیا ملیۆن یا زیاتر تێپەڕیوە، بەڵام لەو ساڵانەیە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان ڕێژەی مرۆڤەکانە. دووەمیش هۆکارێکی تر نەبوونی سزایەک کە بەقەت ینی عقوبەیە، ینی کە بەقەت ئاستی ئەو تاوانە بێت کە ئەو ئینسانە ئەیکانی. بەڕای تۆ سزانەدانی ئەو کەسانی کە تاوانەکەن، تاوانی گەورەکەن، دوایی کە خەڵگەی بینی ئاوا لە بازاڕاگەڕێ لە شوێنە گشتەکانە ئەو کەسە تاوانبارە بین و هۆکار بۆەوەی تاسیری هەبێت لەسەر ڕێژەی تاوان. ئەزانین چۆنە بەڕێزم، ینی وەکو وتمان کۆمەڵی حاڵەتن، یەکێ لەوانە بە تەئکید، ینی تۆ ئەگەر خۆت بۆ خۆت کەسێ بین لە بە هەر سیارە بینە بە پێچوانەی سایدۆ ئەڕۆ، ئەگەر ببینی لێپرسینەوەیکی وای لەکسەر نەکرێ تۆژەڵی قەیچەکە بانش بە ئاراستەوە بڕۆن خۆ ئیشەکەم زەروی حاڵەتەکە ئاوای بامنیش بیکەم. یەکێک لەو سەبەبانەیە. سەبەبی ترمانەیە سەبەبێکە بەلای منەوە زۆر گرنگە، نەبوونی هوشیاری کۆمەلگا، هوشیاری تاکەکانی کۆمەلگا. ئەنی خەڵکی خۆمان ڕانەهاتوین لەسەر شتەکان، ئێمە ئیلا ئەبێ فێری ئەوە بین یا فێر ئەوە کرابین کە ئەوە مەکە ئەوە تاوانە، ئەگەر ئەوە بکەی عقوبەکەت ئەوەیە. نا وەکو کابراک و بیرناسێ گەڵەیەکە تۆ کەسێک کە بینی تاوانێکە وەرە ڕێگری لێ بکە و چۆن ڕێگری لێ بکە، پێی بڵێ ئەگەر تۆ ئەم تاوانە بکەی سێرکە دوای تاوانەکە چی ئەبێت.
ئەبینی ئەمە وای لێ ئەم ماڵە وای لێ ئەو کەسە وای لێ ئەو وای تۆ سیرکە تاوانێک کردووە خۆت تاوانەکەکە بەڵام لە عاقبەتەکە چی لێ هاتووە یەک دنیا مشکلە بۆ کۆمەڵی خەڵکانی تر ناواتەوە. خەڵک بۆچی تاوان ئەنجامەدا لە ئێستاە بەرزبوون و ڕێژەی تاوان لە ناوان ناترسێگینە بۆچی لەخوا بترسێ بۆ چۆن تاوان ئەنجامەدا ئەنی بەڕای تۆ یەوەیە ئاستی دینداری و پەیوەستبوون بە ئیسلامەوە کەم ئەرەوەڵا جاران چۆن بوو جاران ژۆک و ئێستا خەڵک جاران خەڵک لەخوا ترسە باش ئێستا حەج نەماوە نەوەڵا ئێستا سزانەدانی و کەسانی کە تاوان ئەنجامەدەن بۆ نمونە کەسێکە بینی کەسێکە کوژێ دوای مودەیەک خەڵک لە بازاڕایی بینێ واتە سزانەدانی تاوانباران هۆکار نییە بۆ ئەوی خەڵک تاوان ئەنجام بەڕێزگای منیش پرسیار لە جنا بکەم خۆی ئینسانە بێت لە بن دووشت یان لەبێ خوا بترسێ یان لە یاسا ئێستا لە خۆ نەترسێ و یاساکەش نییە محاسەبەی بکڵی هۆکارەکەی ئەوەیە گەڕێت نەبوونی یاسا هۆکار ئێستا زەلامە دەوێت تاوانیەکە ئەڕاستی ژینەکە بەیانجی بەریە دەچێت بۆ گیانی خەڵک ئەوە کێشەکە لەوەیە تاسیری هەیە بۆی خەڵکی تری چاو لە ئەو چاو لەوەکە زەلامێ تعداکە سە نایکوژێت ناوێن دەبەرچوی خەڵکو ئێران بیکوژێتەوە لەبەر یەکی تر چاو بترس بکرێت ئەی کەناڵەکانی ڕاگەیاندن چەندێک تاسیریان هەبوو لەسەر بەرزبوونەوەی تاوان والله ئەمانە خۆیان هەر دروست بوون بۆ ناشریکردنی ئیسلام ئەمان هەردژی ئیسلامە هەرژیەکی پێشش کەناڵیاندا ناوە بۆ ناشریکردنی ئیسلام و تێکدانی شیرازەی خەڵک تۆ پێت وایە بوونی ئەو کەناڵانە وای لە خەڵک کردو کە لە ئیسلام دوورکرێتەوە بۆیە تاوان بەرزوەڵە هەر چاو لەوەکە کاکێ فلیمی تورکی و ئەمانە هەمانە هۆکارنش فلیمە تورکیانە هۆکار بوون بۆی ئەم تاوانانە بێگومان چۆن ڕێژەی تاواندا ئابازیانی چی بکرێتە تاوان خەڵک کەمتر تاوانجامدا ئەبێ کەناڵەکان پەروەردەیان هەبێ وەکو ئێران مەسەلا زیاتر ئامۆژگاریەکە خۆی پەروەردەمان نییە ئیساحڵی پەروەردە تعجین خۆی پەروەردە لە پێش تعلیمەوەی پەروەردەکردمان سەقەت نەماوەی هەمووی سەقەتێ وەزیری پەروەردە خۆی زەلامی گەرەکە پەروەردەکە کاکێ ئیتر بۆچی لەبەری چییە لە ئێستا خەڵک تاوان زۆر ئەنجامەدا لەبەرەوەی یاسا سەروەر نییە نەبوونی یاسایە کەواتە کاتێک کەسێک تاوانێک ئەنجامەدا و دوای مودەیە خەڵک ئەو کەسە بینێتەوە لە شوێنە گشتیەکان ئاسوڕێتەوە لە بازارە ئەمە هۆکارە بۆی خەڵک چاوی لێ بکەن تاوانەکە دووبارە بکەنەوە بەڵێ ئەوە هۆکارە ئەوەی کە تاوانی لێکراوە گومان نەکرێت لەوێ ئاویش تاوانی بکاتەوە بە تۆڵەی خۆی بزانێ کە هەڵەیەکی زۆر کوشندەیە یا ئەوەیە بە سوڵحێکی عەشایر فێر بوون کۆمەڵی وڵاتەکەی ئێمە ئەتوان بڵێم ڕێژەیەکی کەمی هاوڵاتیانی ئێمە بە پاڵپش بە بەرپرسەکانمانەوە خەریکی مافیاگەرین و کۆکردنەوەی پارەن قەتڵەکەن و دوایی بە سوڵحی عەشایر بە مەبلەغی پارە کێشەکە چارەسەر دەکەن. ئەوەی کە ئاماژەت پێکردکەوە هەندێک کەس لەبەروی سزاوەرناگرن لە ڕووی یاساییەوە کەسی با بڵێم کەسێک کە تاوانەکە بەرامبەر ئەنجامداوە هەوڵی تۆڵەکردنەوەدا ئەمە هۆکار نییە بۆەوەی کە یاسا سەرۆر نەبوو تاوانەکە وردە گەورەترە بێ بەرامبەر بەشداریە کاتۆڵە سێنێتەوە وردە تاوانەکە تەشەنەکە بۆ چواردەوە ئەوە حقەتە وایە خۆیگە یاسا سەروەر بێ ئەوەی کە تاوانەیەەکە یاسا ئیجراتەکەی لەگەڵ بکە ئەم هەڵناسێ بە تۆڵە سندنەوەی بەس کە یاسا سەروەر نییە بۆ خۆی ئەگەڕێ وجدانیان ئەم مرتەعانیەکە ئەیبینێ ئەمیش هەڵەسێ بە تاوانێ بەرامبەری وەک بڵێ ئەبێ بە حەقی خۆی ئەسێنێ دوای ئەبێ بە شتێکی باو دوای ئەو نەوەیەشەوە وردە هەرە ڕواوە کەواتە گەر یاساکە حەقەکەی بۆ وەرگێتەوەی تر کۆتاییە کۆتاییە باشە کەناڵەکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستانە چەندێک کاریگەری هەبوو لەسەرەوەی خەڵک وای لێبێت تاوان ئەنجام بدەن من پێم وایە کەناڵەکانی ڕاگەاندن بەعام هیچ دەورێکیان نەبووە زیان نەبێ هیچ سوودێکیان نەبووە کاریگەریان هەبوو لەسەرەوەی خەڵک تاوان زۆر ئەنجام بەڵێ لە ڕێی ئەو تاوانەوە کە کۆمەڵی تاوان ئەکرێن زۆر قێزەون کەناڵەکان ئەوەی تر گەورەی ئەکەن و لە ڕێی کۆمەڵی دراما و فلیمەوە هاوکاری دووبارەی ئەەکەنەوە قسە لەسەرەوەکەین بزانین بۆچی ڕێژەی تاوان لە کۆمەلگەی کوردی ئێستا بەرز بۆتەوە لەبەرەوەی یاسا سەروەر نییە پیاواتی چینایەتی دوورکەوتنەوەی لە پەیامەکەی پێغەمبەری عەزیز صلی الله عليه وسلم گەورەترین سەبەبی زۆربوونی کۆمەلگایە خەڵکی لە کۆمەلگای ینی تۆ ئەگەر سەی ساڵەکانی نەوەتکەی ئەم منتیقەیە هەر شوێنێکی تریار ناوشاری سلێمانی بەخەت ئێسیتیانەبوو ئێستا زەلامە دەوێت تاوانیەکە ئەڕاستی ژینەکە بەیانجی بەریە دەچێت بۆ گیانی خەڵک جاران حکم بوو کابرا نەیتوانی کەس بکوژێ کابرا کەس یان کوشتۆ ئیتە کەس گوێ ناڵا کابرا هەچیەکە
دەڕۆژ حکومیان و بەریان وتەوە تێوەگلان لە عرفە کۆمەڵایەتەکان بە شێوەی خێڵەکی ئەوە زۆر تەئسیری کردو سەر ئاسی ڕۆشنبیری خەڵکو لە 100% هۆکارەکەی ئەوەیە کە دوورەکەویتۆ لە دین ئەیکاتشنەوە دەڕۆژ 15 تا و بەڕی زۆر تا سێ مانگە لێ بە کەفالەتێ بە پارەیە بە شتێ بەرەدا نەجاتێت مامۆستا بەڕای تۆ بۆچی خەڵکی ئێستا تاوان زۆر ئەنجامەدا برای بەڕێزم دوورکەوتنەوەی لە پەیامەکەی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم ئەگەر کۆمەڵگەی کۆمەڵایەتی مسلمانان بگەڕێنەوە پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو ڕێڕە و ڕێبازە بگرنە بەر کە پێغەمبەری ئازیز گرتیە بەر لە درێژای ڕۆژگاری تەمەنیا لە پاڵ یەکتریدا ئیسراحە دەکەن ئاسوودەی و کامرانی ڕووە کاتە تاکەکانی کۆمەڵگەی کۆمەڵایەتی خۆشگوزرانی ئەو کاتە ئیتر مرۆڤەکان تاوان نەکرێ بەڵام کەمە بێتەوە ینی بەڕای تۆ ئێستا خەڵک دوورکەوتۆ لە ئیسلام تاوان وەکو واقعێک ئەم کۆمەلگایە ئەمە کۆمەلگایەکی مسلمانە بەڵام لە حەقیقەتدا لە زۆربەی زۆری شتەکانە تێنەگەیشتوین حاڵی نەبووین وەکو خۆی ئەگین ئەگەر بەڕاستی تێبگەین ئەو کاتە ناگەینەوە واستەی کەوا ئەو هەموو تاوان و گوناهانە دروست ببێت کە ئێستا هەیە لایەنە پەیوەنددارەکانیان بە سزاگەیاندنی ئەو کەسانی تاوان ئەنجامەدەن لە هەرێمی کوردستانە تا چەند کاریگەری هەبوو لەسەروی خەڵک تاوان زۆر ئەنجامدا وەڵا خزم گیان خۆی ئینسان یا ئەبێ ئینساف و ویژدان و ئیمانی بخاتە گەڕ یا یاسا بەڕاستی ئەوە بۆ کۆمەڵگەیەمە وتم ئیمانەکەمان تۆزە زەعیفە و لە خەڵکدا کەم بەدی ئەکرێ بۆیە تاوانەکرێ یاساش وەکو پێویست نییە بەڕاستی یاساش وەکو پێویست بەرجەستە ناکرێ بەسەر تاکەکاندا و عملی نابێت بۆیە ئەوە ئێستا خەڵکی ئەوەی کە ئەیبینی کاکرێت ئەکرێت لە ناو کۆمەلگادا باش ڕێزی سەرچاو پرسیارێک بەڕای تۆ بۆچی تاوانکردن ئێستا زۆر بووە تاوانکردن زۆر بووە خەڵک تاوان زۆر ئەنجامەدا پیا و کوشتن دزیکردن پێشتریش هەر هەبوو باشە بەڵام لە ئێستای ڕێژەکەی زۆر بەرزترە لە جاران هۆکار چی ئێستا ئەم ڕێژە بەرزەی تاوانکردن تاوانی جۆرا و جۆر جەمعێتی خەڵکی زیادی کردو کۆمەلگا زیادی کردووە تاوانی زیاد دەکات تا خەڵک زیاتر بێت تاوان زیاتر هین ئاسی ڕۆشنبیری خەڵکیش کەمە یانێ تەوجیهێک نییە کەسێک نییە خەڵک هۆشیار بکات و تاوەکو کۆمەلگاش پێش نەبوونی ڕۆشنبیری هۆکارە بوو بەڵێ باشە پەیوەستبوون بە ئیسلام ئەو یاسایانی کە ئیسلام دایناوە دوورکەوتنەوەی خەڵک لە ئیسلام لە ئێستاە تا چەند کاریگەری بوو لەسەر ڕێژەی تاوانکردن ئەوە 100% تەئسیری هەیە دوورکەوتنەوە لە ئیسلام یان من ئەگەر ڕاستیت پێ بڵێم یانە پێشتر و ئێستکێش خەڵ وەک پێویست ئیسلامی وەرنەگرتووە وەک ئەوەی وەک منهەج وەری نەگرتووە هەر وەک عرف و عادەتێک وەریان گرتووە لە ئێستاە بینین کاتێک کەسێک تاوانێک ئەنجامەدا یاخود بۆ منە کەسێکە کوژێ دوای مودەیەک کەسەکە بینێت لە بازاڕیان لە شوێنە گشتیەکانە یان بۆ من بە سوحی عشاری کۆتایی پێێنن کاتێک ئەو تاوانبارە لە شوێنە گشتیەکانە بینرێت تاسیری نابێ بۆی کە خەڵک تاوان ئەنجام بدات بڵێ و کەسە تاوانیشی کردو لەگەڵ منی شاسوڕێتەوە لە بازارە ئەمە تاسیری نەبووە لە ینی سزانەدانی تاوانباران لەسەرەوەی خەڵک چاو لە تاوان بکە وڵی ئەزانی چۆنە ئەوە ئاسانی بڵم بەیان بە قسەیە بڵم ئایانە بەڵام ئەوە بەڕێی من هەر ئەوەی پەیوەندی بە ئاسی ڕۆشنبیری تێوەگلان لە عرفە کۆمەڵایەتەکان بە شێوەی خێڵەکی ئەوە زۆر تەئسیری کردو سەر ئاسی ڕۆشنبیری خەڵکو بۆچی لە ئێستای خەڵک تاوان زۆر ئەنجامەدەن ینی ڕێژەی تاوان زۆر بەرز بۆتەوە بە بەراورد بە جارە بڵێم چی هۆکاری چییە ئێستا خەڵک زۆر تاوان ئەنجامەدا وەڵا هۆکاری حکوومەتەکەیە حکوومەتەکەی هۆکاری بۆچی حکوومەت چی کردووە تاوە خەڵکی بەرەڵا کردووە و گوێ ناداوە خەڵکو و لێ ناپرتێتەوە و ینی بەڕای تۆ لێپرسینەوە و یاسا لە هەرێمی کوردستانە کەمە بۆیە خەڵک واکە کەمەوەڵا لەبەر ئەوەیە لێپرسینەوە یاتا کەمە لەبەر ئەوە خەڵک ئاوایە باشە ئەی دوورکەوتنەوە لە ئاینی ئیسلام لە دینداری کاریگەری هەبووە ئەوی جارە هۆکارەکە حکوومەت بۆچی هۆکاری حکوومەت وەڵا هۆکارەکە حکوومەت ئەگە حکوومەت لێبرتنەوە بکات و بگەڕێەوە هین نکات بەرەڵای براو نکاتەوە خەڵکی دوو ناکەوێتە لە دین کەواتە کەناڵەکانی ڕاگەیاندن تاسیریان بۆ لەسەرەوەی خەڵک تاوان ئەنجامدان تاوان بڵاوکەنەوە لاوەڵا باتێکیان زەکتیان هەیە کەناڵەکانی ئیسلامیەکان نەبێ هەموویان سەتیان هەیە تاثیری خراپیان هەیە وەڵا فیلم لێ دەن و نازانم بەرەڵای بڵاوەکەنەوە و هەموو شتێکەکەنەوە
کەواتە چۆن ڕێژەی تاوان دابەزێ ینی چی بکرێت تاوەکو تاوانکردن کەم بێتەوە لە ناو خەڵک ئەگەر لی حکومە ئەگە بپرسێت و تاوان کەمە بێتەوە حاتەبەی خەڵک بکات بۆ نمونە کابراکەچێ لەویا کابراکە ژای بعد ما ئەتکە تەنان دایەنێ تەلەڤیزیۆنیدا بۆ دانێ گۆڵانی بۆ دانێت ئەمجا گۆشت و پڵی بۆ چاکەکات پێوی سزای نادایان تدای نادات ئەتە هەموو کەتاڵە هەواتم بوو قینم لە کابراچمە کوژموتم لەویا دانیشم بۆ خۆموتەوە یەکێک لەو شتانی کە زۆر تەئاسیری هەیە لەسەرەوەی خەڵک تاوان ئەنجام بدا ئەوەیە کاتێک کە تاوانبارێکی بینێ کە لە پێشتر تاوانی ئەنجامدا و ئێستا لە بازار ئاگەڕێت یاخود لە شوێنە گشتیەکانە قاقا پێکەنەوە گەڕێت خەڵکێک کە ئەیبینێ ئەم حاڵەتەیە یان ئەم کەسە بینێت تاوانیشی ئەنجام داوە لە پاڵ ئەمایە لە بازارە هانیەدا یان بۆ نمونە کاراسانی بۆ بیرکردنەوە ئەم کەسە کات کەویش تاوان ئەنجامدان یاخود لەر حاڵەتێکا کە تووڕەوی و هەڵچوونی بەسەردێت تاوانێک ئەنجامدا چونکە ئەبینێ نمونونەکانی پێشتر بە سزای خۆیان نەگەێنراون بۆیە نەبوونی یاسا یاخود سزادانی تاوانباران هۆکارێکە بوو ئەوەی ڕێژەی تاوان لە ناو خەڵکیادا بەسێت قسە لەسەرەوەکەین بزانین بۆچی ڕێژەی تاوان لە کۆمەلگەی کوردیا ئێستا بەرز بۆتەوە لەبەرەوەی یاسا سەروەرنیە پیاواتی چینایەتی دوورکەوتنەوەی لە پەیامەکەی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم گەورەترین سەبەبی زۆربوونی کۆمەلگایە خەڵکی لە کۆمەلگا ینی تۆ ئەگەر سەی ساڵەکانی نەوەتکەی ئەم منتیقەیە هەر شوێنێکی تریا ناوشاری سلێمانی بەخەت ئێسیتیان نەبوو ئێستا زەلامە دەوێت تاوانیەکە ئەڕاستی جینەکە بەیانجی بەربەریە دەچە بۆ گیانی خەڵک جاران حکم بوو کابرا نەیتوانی کەس بکوژێ کابرا کەسی ئەیان کوشتۆ ئیتە کەس گوێ ناڵا کابرا هەچیەکات دەڕژ حکمیان و بەریانوتەوە تێوەگلان لە عرفە کۆمەڵایەتەکان بە شێوەی خێڵەتی ئەوە زۆر تەئسیری کردو سەر ئاسی ڕۆشنبیری خەڵک لە 100% هۆکارەکەی ئەوەیە کە دوورەکەویتۆ لە دین ئەیکاتشنەوە دەڕۆژ 15 تا و بەڕی زۆر تا سێ مانگە لە بە کەفالەتێ بە پارەیە بە شتێ بەرەدا نەجاتێ بەهۆی فلیمەکانەوە بەهۆی زۆری بێیاساییەوە لە وڵاتە بۆی نەعەدالەتی بەهۆی زیاتر بەهۆی دراماکانەوەی ئەو درامانێت کەناڵەکانی ڕاگەیاندن مەبەستە تاسیری خراپیان هەبووە لەسەرەوەی خەڵک تاوان ئەنجامدا بەڵێ ئێبەتە حیزبەکانیش حیزبەکان هۆکارن بۆ تاوان بۆچی حزبەکە یاواتی چینایەتی لەم وڵاتە یاوەتی هەژاری و فەقیری لەم وڵاتە ئەمێتە هۆی باسی شتێکی تر کرد کە نەبوونی یاسا کاتێک کەسێک تاوانێک ئەنجام بدا وەکو پێویست زانەدرێت تاسیری هەیە لەسەرەوەی خەڵکی دیکەشەم تاوان ئەنجام بۆ نمونە مرورێک لای خۆمان لێرە وەسڵێکی بۆ حاکمێک کردبوو حاکمە لێرە لەبەر ئەوە لە مرورەکە یاسای جێبەجێ کردووە ئەو توی من یاسا جێبەجێەکەم من یاسا جێبەجێکەم نابێ وەسڵ بۆ منکەی لەبەر ئەوە وەسڵێکی 15,000 بۆ کردبوو دوایی 15 ڕۆژ 12 ڕۆژ بە کەفالێکی ئازاد بوو مرورەکە لەسەر ئەوەی گیریا کە یاسای جێبەجێ کردووە بەڵێ 12 ڕۆژ خستیانە سەجن گیرا لەم لێوێ ئەدە بە 1000 واستەوە ئەملاولا بەر بوو لەم وڵاتە یاسا بە تەنیا بەسەر هەژارە جێبەجێ بێ ئێستا بەسەر منی فەقیرا جێبەجێ بێ من بەسەر حوتە بۆ حوت ێوارە لێرە ئیشەکەم بۆ بەسەر مننا جێبەجێ بەسەر دانێکی دەوڵەمەنە و سەرمایەدارە جێبەجێ نابێ لەم وڵاتە ئەمە حەقیقەتە چی بکرێت تاوەکو تاوان کەم بکرێتەوە لێرە بەخوا مستەحیلە هیچ ناکرین بۆچی ئومێدت نییە بەوەی کە تاوانکردن نەبە خۆپشاندان نەکرێ ئەبێ ئیلا و بیللا بە شۆڕش بکرێ ئیلا بیلە لەم وڵاتەی بە شۆڕ بکرێت شۆڕشێ بکرێت و یاسا دامرێ وەک خۆیان ئەڵێ ئێمە بە شۆڕش هاتووین ئەبێ بە شۆڕشی لا بکەین دوورکەوتنەوە لە ئیسلام تا چەند تاسیری هەبوو لەسەر خەڵک بۆی تاوان ئەنجامدا خەڵک ئەگەر بەپێەوە بێ لە ساڵەوە نۆی خەڵکی ئێرە مسلمانە بەڵام کاتێک ئەچنە سەر دەنگدان لە پەنجای دەنگ نادێتەوە بەلایەنی ئیسلامیەکان ئەم بەلایەنینەکانەوە تەنە هەمووی عاتفی و سۆڵ ئەمانەیە بۆ سێری کە گرانی لە وڵاتە هەیە یەک گرانیەکە کرد بایەخی نییە بە گرانیەکەەوە لە وڵاتە بەل کاتی هەڵبژاردننیە جادە قیر بە شەو ڕۆژی تەواو بێ کارەبا بچوە سەعاتە هەیە ئاوی بەردەوامان هەیە بەس عاتفی خەڵکە خەڵکەش ڕێزمی بۆیەوە خەڵکە ئەخەڵەتێ هۆکاری ئەو ڕێژەی تاوان
زۆربەی گەڕێتەوە لە ڕێی فەیسبووکەوە زۆربەی گەنجانمان فەیسبوک زۆر بەکارن فەیسبووکیش هۆیەکی سەرەکیە بۆ ئەو تاوانانە ڕاگەاندن بەگشتی کاریگەری هەبووە لەسەرەوەی تاوان خەڵک تاوان زۆر ئەنجامدا ڕاگەاندن بەڵێ زۆربەی ڕاگەاندنەکان هینی هەیە یەکێ لەو شتانە ئەم هەڵقانە ئەم هەڵقە تورکیانە میلەتەکەمان فێری بەڕڵاییەکە میلەتەکەمان فێری دزیەکە فێری چەند شتێک هەیە ئەیکا بەڕاستی ئەم هەڵقانە شتێکی نامۆ شتێکی ناشرینن دوورکەوتنەوە لە ئیسلام تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی خەڵک تاوان زۆر ئەنجامدا خۆی ئەوە هۆکارێکی سەرەکیە ئینسان ئەگەر لە ئیسلام و نزیک بە حیاتی تووشی هیچ تاوانێ نابێت تووشی هیچ هەڵەیە ناوێت لە 100% هۆکارەکەی ئەوەیە کە دوورەکەویتۆ لە دین تووشی تاوانە بێت نا ئەو کەسێک کە خوا بناسێ و نوێژ و تاعات و عیبادەت بکات و بچێتە ماڵی خوا هەرگیز بە قەناعەتی من هیچ هەڵەیە ناکە ئەگەر هەڵەیەکیش بکە پەشیمانە بێتەوە بۆچی خەڵک ئێستا تاوان زۆر ئەنجامەدا ینی بۆچی لە ناو کۆمەڵگەی کوردیا ڕێژەی تاوانکردن زۆر بەرز بۆتەوە وڵی تاوان بۆ شێ زیاتر لە خەڵکەکەیە هۆکاری زیاتر لە خەڵکشە نیە زیاتر هۆکارشەوە تا نەسێت بۆ سەر تاوانی حکوومەتش هاوکاریەکە لەگەڵ خەڵکەیە بۆچی چۆن هاوکارێکە ئێ خەڵک بۆچی پارە نەماوە کاسبی نەماوە خەڵک زیاد دەزەکاتە تاوانکردن و مەجبورە چێکا بە دزیکردن و بە تەعدا و بە تعدای ئەم ماڵەکە ئەو ماڵەکە دوایە بەسەر ناموسی خەڵکی و مەسەلەی ئەوەیە دوورکەوتنەوە لە ئیسلام تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی خەڵک تاوان زۆر ئەنجامدا دوورکردنەوە لە ئێستا خەڵکەوە دەستخۆی کەوتە ئێستا من هەوەسم لە دووەکەم لە ئێستا ئەنواع تاوانەکەم ئەسەترەوە هەیە بەدەست هەموو کەسە بەدەست خۆی کەوتە باسی حکوومەتی کرد سزانەدانی ئەو کەسانی کە تاوانەکەن یاخود کەسێکە بینی کەسێکە کوژێ و دوای ماوەیەک لە بازاڕ بینێ هۆکارە بۆ ئەوی خەڵکی ترچاوی لێ بکات تاوان ئەنجامداتەوە نەوەڵە هۆکار نیە ئەو کارەوەیە خەتاکە لە حکوومەتەوە کە حکوومەتەوەدانە من تاوانیەکەم بە گوێرەی توانایی خۆم حکومدا بۆ جاران لە کاتر باسی بکرد و زمانی قەدیمە ئیکە تاوانێکی بکردا و سەدام حوسێن ئیدامی کرد بەس ئێستا ئەوە نەماوە ئەی کاتە سژنەوە 10 ڕۆژ 15 ڕۆژ تا و بەڕێ زۆر تا 3 مانگە دوایە بە کەفالەتێ بە پارەیە بە شتێ بەرەدا نەجاتێ بێ تۆکو پێوی سزای کەسی تاوانبار نادرێ بۆیە خەڵک وا لێکە باسانی تاوان بکات کەمە زۆرش کەمە بوونی کەناڵەکانی ڕاگەیان یان کاریگەری کەناڵەکانی ڕاگەیاندنی خۆمان تاسیری چۆن بۆ لەسەر خەڵک بۆی وا لە خەڵک من تاوان ئەنجام بدەن وا لە خەڵک بکەن تاوان ئەنجام وڵات تاسیری خراپیە بووە کەناڵەکان بۆچی تاسیری خراپیانە ینی لە چ ڕۆیەکەوە شتی خراپیان نیشانی خەڵک داوە تاوەکو خەڵک ئەنجامدا و دراما تورکیانە خراپن شەڕیتیایە ئەرە وڵات تەقیتیایە هەموو شتێکی دیایە مناڵیش سێریەکە گەورە سێریەکە ماڵیش نییە سێریە و درامانەکە هەموو ماڵێکە هەیە وانە باش ئەی دوورکەوتنەوە لە ئاینی ئیسلام یان دینداری تاسیری لەسەر خەڵک لایەن دینی هۆکاری هەیە دینی ئیسلام تۆ لە شوێنێکا بی دینی ئیسلام پەیڕۆ بکەی و شتانە گواڕوەیە ئێستا خەڵک دوورکەوتۆ تۆ لە ئیسلام بۆیە تاوانکردن زۆر بووە تاکیت بە تاکید هۆکاری سەرەکیە باشە سزانەدانی ئەو کەسانی کە تاوان ئەنجامەدەن واتە نەبوونی یاسا هۆکارە بۆی خەڵک تاوان زۆر ئەنجامدا یان کەسێک بۆ نمونە کەسێکە کوژێت تاوانێک ئەنجامەدا دوای مودێک لە بازاڕ بینرێت هۆکارە بۆی خەڵکی تر سەیریەوە بکات تاوان بە تاکید سێریەوە کاڵێ و فلانە کەس فلانە کەسی کوشت هیچیان لێ نەکراویش بازانی ئەنجامیە چاوە نامە بەڕای تۆ بۆچی ئێستا خەڵک تاوان زۆر ئەنجامەدا سەرچاوم بەخێر بێنێ ئەوە بۆی زۆر گەڕێتەوە بۆ ئەم درامانە اینجا ئەتەرنێت کۆمەلش دروست بووە لەم تازەکی ئەمان هەموو زۆر سەرەکین بوون بەڕای تۆ کەناڵەکان ڕاگەیان کاریگەرێکی خراپیانە بۆ لەسەر خەڵک وەڵا هەیەە چاکە یانە زۆر خراپەرە وەڵا باشە ئەی نەبوونی یاسا و سزادانی تاوانباران یان بە سزای خۆیان ناگەێنرێن ئەمە کاریگەری هەبوو لەسەر خەڵک چاو لە تاوانبار بکە و تاوانی تر ئەنجامدا بەڵێ زۆر کاریگەری یارەوەڵا هەیە سات چەند ساڵێکت لەسەر تاوان ئەمری هینی بۆ دەرچووە گیران تا ئێستا هەر نەگیراوەین هەموو ساسە بۆ ئەشتانە خەڵک کابینێ کەسێک خوانەخواستە دزێکی کردو دوای مودەیەک بەرەڵا کراوە ئەمە تاسیرەکە خەڵکێکی تریش پەنا بۆ دزیکردن بە زۆر تاسیرەکارەوەڵاوان هەمووی تاسیر باشە ئەی لە ڕووی ڕۆشنبیریەوە ئاستی ڕۆشنبیری و پەروەردەی کۆمەڵگەی خۆمان تا چ ڕادەیەکە بۆی خەڵک تاوان ئەنجام نەدا لە ئێستا یا پەروەردەکردمان
باشە یاخود خراپە بڕ وڵی ئێستا نەوەڵا باش نییە ناوەڵا باش نییە ئەی جاران چۆن وڵا جاران باش ئارە زۆر باش جاران باشە بۆچی جاران خەڵک پەروەردەی باشتر بوو بەڵام ئێستا ئەو هەموو هۆکارێک هەیە بۆی پەروەردەیەکی باش بکەین بەڵام لەگەڵەوە شار ئاستی پەروەردەکردن دابەزێت وڵا ئێستا خاڵ و جان ئێستا هەمووی زۆری بۆ ئەم ئەتەرنێت و شتەگەڕێتەوە ئیشی خراپ زۆر ئەم جام کەناڵانە هەمووی ئەمە ئەساسن بۆ شتان چاودێریێکی باش نییە لەسەر ئەو شتان چاودێری نە لەسەر شتانە ناوەڵە کێ ئەبێت چاودێری ئەم شتانە بکات بۆ حکومت بیکات چاودێری بەڵێ لێژنەیە دروستکان بۆ چاودێریکردنی و شتانە ئەزانەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیانی ناحیەی خورماڵ بوو زۆرینیان چەند هۆکارێکیان بۆ دروستبوونی تاوان گەڕاندەوە یەکێک لەوانە دوورکەوتنەوە لە بەها پیرۆزەکانی ئیسلام نەبوونی یاسایەکی پێویست یان سزاگەیان سزادانی ئەو کەسانی کە تاوان ئەنجامەدەن و هەروەها نەبوونی پەروەردە و ڕۆشنبیرێکی باش لە ناو کۆمەلگایە هۆکار بە بۆی خەڵک تاوان زۆر ئەنجامدا کە بەداخەوە لە ئێستا ڕێژەی تاوانکردن زۆر بووە کەناڵەکان ڕاگەیاندن کاریگەری خراپیان هەبوو بۆ ئەوەی تاوان زیاتر ئەنجام درێت پایم ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.